خوای تعالی فەرمێ شەیتان وعدی داوە بڕیاری داوە کە سەر ڕێگا ڕاستەقینەکە لە مرۆڤەکان بگرێ، یعنی لەسەر ڕێگا ڕاستەکە لەوەیە بۆمان بوەستێ، لە هەموو لایەکەوە محاولە ئەکا و هەوڵ ئەدا کە گومڕامان بکا و سەرمان لێ بشێوێنێ، لە پێشەوە بۆمان دێ، لە پاشەوە بۆمان دێ، لە لای ڕاستەوە بۆمان دێ، لە لای چەپەوە بۆمان دێ. هەوڵ ئەدا زۆرینەی مرۆڤ سوپاسگوزار نەبن، بەڵام ئایا شەیطان دەسڵاتی هەیە بەسەر مرۆڤە بەو دەرەجەیەی کە لە ڕێگای خوا لایدا؟ خوای تەعالی لە قورئانی پیرۆزە فەرمێ شەیطان دەسڵاتی بەسەر کەسانێکە نییە کە مخلصن، کە باوەڕی قایمیان بەخوای پەروەردگاری خۆیان هەیە. شەیطان توانای نییە زاڵ ببێ بەسەر کەسانێکە کە بۆ خوای گەورە یەکلا بوو بێتنەوە. شەیطان دەسڵاتی هەیە بەسەر کەسانێکە کە بەفیکەی شەیطان هەڵ ئەخەڵەتێن، تەنانەت لە ڕۆژی قیامەتە ئەڵێ شەیطان ئەڵێ من هیچ دەسڵاتێکم نەبوو، تەنها بانگتانم کرد ئێوە خۆتان هاتن. شەیطان خەڵکێکی زۆری هەڵخەڵەتاندووە، بەڵام بەچی؟ بە زۆر ملیان با ئەدا نەوەڵڵا، بەس بانگیانەکە، بەس شتیان بۆ ئەڕازێنێتەوە. شەیطان وەسوەسە لە ناو دڵا دروست ئەکات کە ئینسان پێویستە لەزەت ببینێ، ئینسان پێویستە خۆشی ببینێ، کاکە چۆن ئەبێ ئێمە هەر ئەوەنە داخراوە بین، چۆن ئەبێ ئێمە وابین لە کاتێکا کە لە ئاینی خوا پاکتر نییە و کراوەتر نییە، بەس بە نیزام بە یاسا بەو شێوازەی کە زەرەری نەبێ بۆ خەڵکی گشتی. بۆ نمونە ئێستا تۆ لە ماڵەکەی خۆتا ئازادی، هیچ کەسێ ناتوانێت قەدەغەت بکا، بەڵام تەنانەت لە قورئان لێدانیشا لە ماڵە ئەگەر تەلەڤیزۆنەکەت ئەوەندە زیاکەی یان دوو سەماع بخەیتە سەر دەرگاکەی ماڵتان زیاد لە حەد و گەڕەکەکە ئیزعاجکە، لە ڕاستیە شەرع مەجال ئەوەی نەداوە بێت، چونکە تۆ لێرە حەقی خەڵکی تر پێشێلەکەی، مافی خەڵکی تر پێشێلەکەی. ڕاستە خۆت ئازادی، بەس خۆ نابێ ئازادێکت مافی خەڵکی تر پێشێلکە، زەرەر بە خەڵکی تر بگەیەنێ. شەیطان دێ گومان لە دڵمانە دروستەکات، لە دڵی مرۆڤەکانە، ئەرێ کاکە تۆ ئازادی، تۆ سەربەستی، تۆ ئەبێ، بەڵام ئاخر دەی ئازادی و سەربەستی ئەبێ بەو شێوازە بێ کە خەڵک گومڕاکەی، کە گەنجانێکی نەفام و نەزان سەر لێ بشێوێنی بەشتە زەرق و بەرەقەکانت، خەڵک ڕابکێشی بۆ گوناح و بۆ تاوان و بۆ فەساد و بۆ خراپەکاری. دەیخۆ لە خراپەکاری سنوورێکی نییە، یعنی ئێستا تۆ بڵێ کاکە من بەس کۆیانم کردوتۆ لە گۆڕەپانێکە ئەو خەڵکەم کۆ کردوتۆ تا بۆ خۆیان بڕێک گوێیان لە بڕێ گۆرانی بێ و بڕێ چێژ وەربگرن. دەیخۆ لەوێ ئەوێسێ خراپە، یعنی سنووری خراپە، لە سنووری ئەوەیە ئەوەستن بەیانی ئەو گەنجانە لەو گۆڕەپانە دەرچوون تەواو ئیتر ئەبنەوە پیاوێکی باش. وەڵڵاهی برا ئەو گۆڕەپانانە زۆربەی جار مۆڵگەیەکن بۆ خراپەی گەورەتر. من زۆر جار لەم شوێنانەوە ئاوارەکەم ئەڵێم خەڵکینە ئاگاتان لە کافیتریا بێ، لە نادی بێ، ئەم شوێنانە خۆ خەڵک ئازادە، خەڵک ئەتوانێت بڕە خۆی بەرەوداتۆ لە شاخێک، بەس خۆ ئازادیە معنای ئەوە نییە تۆ دوکانێک دانەی بە ناوی چایخانە، بە ناوی کافیتریا و تایە تریاک بفرۆشی. ئێمە ئەزانین زۆربەی ئەو شوێنانە شوێنی مۆڵگەی تلیاک فرۆشتن، مۆڵگەی خراپەکاری، وە تلیاکیش تەنها وەنێ تلیاک بخوا کابرا زەرەر لە خۆی بدا، کابرا کە تلیاکی خوارد دەست ئەکا بە دزی لە مۆبایلەوە لە جانتاوە، وەکو خۆیان وتیان دەی لە ئەخیرا لەس ئەگا بە سەیارە، لە ئەخیرا ئەگا بە کوشتنی زەرام، و لە ئەخیرا ئەگا بەوەی کەوا بینیمانە ئێستا لە وڵاتی ئێمە ڕۆدا. يعني هەنگاو بە هەنگاو ئەمە خەتەواتەکانی شەیطانە کە خوای تەعالی فەرمێ ولا تتبعوا خطوات الشيطان. يعني تەماشا کە بەڕێزانم
شەیطان لە وەسوەسەیەکەوە دەست پێکات لەوە وەسوەسەکە ئەبێ بە کار و کردار و لە ئەخیرە ئەگا بەو حاڵەتەی کە ئێمڕۆ ملەتی ئێمە یا زۆربەی ملەتانی جیهان بەدەستیەوە ناڵن چونکە هێشتا تا ئێستا لەناو خۆمانە زۆر دەرنەکەوتووە وا بڵاو نەبووتەوە بە دیاردەیەکی ئاشکرا بەڵام بەرەبەرە لەم لاولەولا ئەبینین سەر هەڵەدا ئەمن و ئاسایشی وڵات تێکەدا